سڵاو لە هەموو هاوڕێیانی بەخێوکەری باوەندە چای هەمووتان ماچەکەم بەڕێزان ینی ئێمە ئەمە 6-7 ساڵە قسەمان کردووە لەسەر بابەتی کە زۆر لە هاوڕێیان بیر و بۆچوونیان یاخۆ بۆچوونیان وایە بەخێوکردنی باوەندە لە ئەوروپا لەگەڵ بەخێوکردنی لەگەڵ کوردستانە پەیوەندی بە کەش و هەواکەیەوە هەیە ینی کەش و هەوای ئێرە بە حساب لەی کوردستان باشترێکە بۆیە بەڵام ڕاستەکەی بە پێچەوانەکەی ڕاستە ینی لە کوردستان ئێمە هەمومانەزانین بەهار بەهارە هاوین هاوینە پاییز پاییزە زستان زستانە بە پێچەوانی ئێرەوە ئەوەی کە لێرە ئەژیا لە ئەوروپا ژیاوە باش ئەزانێ لە ئەوروپا وەرزەکان زۆر جیاوازن یعنی تۆ بۆ نمونە چەند هەفتەیە لەمەوە پێشا دەڕۆژە لەمەوە پێش لێرە پلەی گەرمایە ژوورە ئەگە پەنجەرەکانم دانایەتەوە تا 29-30 ئەڕۆیشت لەم ئێستا حالیان دنیا ساردە گەسەی دەرەوەکەن ئێستا حالیان دنیا ساردە لێرە چەند ڕۆژە لەمەوە پێش هەر زۆر 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 سارد بوو یعنی بە دەرەجەیە سارد بوو بە قەمسەڵە و کڵاوە نەبووە بە هیچ شوێ نەتەتوانی چیتە دەرەوە ئەمە وکووە بەڵام یەک جیاوازی هەیە لە نێوان کوردستان و ئەوروپا لە ئەوروپا ئەمە چەند جاری کەوتومانە بەخێوکەر بە هیچ شێوەیەک نە بە زۆر نە بەکەم پشت بە گەرمکەرەوە و با بڵێن فێنکەرەوە ناگرێت بە هیچ شێوەیەک پشتی پێ نابەستێ یعنی نە لە هاوینا فێرنکەرەوەی بۆ داهانێ نە لە زستانە گەرمکەرەوەی بۆ داهانێ یعنی ئەمە باسمان کردووە ڤیدۆمان گرتووە لە زستانە لە هەنێ شوێنە کە خەڵک پێی لە دەرەوە بەخێوەکە ڕۆژی دوو جار بەخێوکەرەکچی ئاویش لە تێن داهانێ لەبەروی ئاوەکە ئەی بەستێت بۆی باڵندەکان ئاو بخۆنەوە کە لە کوردستان بە حیاتی شتیوان نابێت یعنی بەڵام با ئێمە واز لە هەموو ئەمە بێنین پار لە کاتی کەرنتینەکە من کۆمەڵێ تەیرمێنا بۆ بادجی ئینگلیزی ڕینبۆ تورکوازی قومری ئەم کەناری کە ئەو ڕۆژەی کە بڕیاری را کەرنتینە بکرێ من خەڵتەکەیم مابووە ینی بە کورتیەکەی ئەوانە مابوونەوە کە خەڵک نەی ئەکڕی تورکوازەکان خەڵک نەیەکڕێوی لەبەرەوەی بێچوویە ناگیرێ و ئەمرن ئینگلیزیەکان ئەوەی کەما بۆەوە کەس نەیەویست یعنی کەس نەی ئەکڕی بۆیە لای من مابووە کەرنتینە بوو ئەم تێرانە خزمەتیان نەویست هەلێ بوو بۆ من توانیم جووتیان بکەم ماشەڵڵا ماشەڵڵا لە ئەڵمانیاش منەوە نەم بێچوو نەگرتووە ئەوە کوردستانیش بوو ئەوە کوردستانیش بوو کە ئێمە توانیمان ئەو بێچوانە بگرین لەوێ ئێمە لە ساڵی 2013 لە کوردستان تێرمان ڕاگرتووە هەموو شتان بینیوتانە بێچوومان زۆر بە احتیاطی گرتووە یعنی مەسەلەکە لێرە ئەوە نییە مەسەلەکە یەک شت هەیە تەحمل کە تۆ سەبر و تەحملێ هەبێ لەگەڵ ئەمانانی لەگەڵ ئەو تێرەیە پەلەی لێ نەکەی ئەم تێرە خواردنی تەندروستی بیتێ یعنی ڕەزیلیتیانەکەی قەفەزی تەواوی بۆ دابینکەی جەوێکی تەواوی بۆ دابینکەی لە هەموو قۆناغەکانە بەپی پێویست ئەوەی پێویستی پێیەتی بە وجدانەوە بۆی دابینکەیت یعنی من دانەنیشم حسابی ئەمە بکەم کە بەداخێکی زۆرەوە ئێڵێم هەتا ئەمڕۆژ خەڵک باسی هەرزانی و گرانی ئەکات یعنی سەیرم لێت یعنی کەس دەستی کەس ناگرێ بە زۆر بڵێ بڕۆ فڵان شت کڕە بڕۆ فڵان خواردن کڕە و ئەوی کە مەکڕە تۆ ئەمە قەناعەتی خۆتە ئەبێ ئەوە بزانیت کاتێ شتی باش ئەی بە تەیرەکانێ نەتیجەکە شێ باشە بێت کاتێ شتی خراپەی بە تەیرەکانە نەتیجەکەشی خراپە بێ ئەمە لە هەموو نەکات لە مەسەلەی باوڵندا لە هەموو شتێکا وایە تۆ بتەوێ خانوویەک بکڕی کە بۆ ژیانی خۆتە تیا بژی یا خانووی دروستکەی ڕەزیلی تیا بکەی دەست بگریتەوە ئۆبی پاش ماوەیەک تۆ کێشەت ئەبێت خانوویەکیش بە تێر و تەسەلی بیکەی کە پێ و بکرێ بە تێر و تەسەلی بیکەی هەتا حەسەیتەوە تەنانەت دوای ئەوەشکەیتە سەرفرۆشتنی ئەوەی کە بە ڕەزیلی کردوتەوە ڕەزیلی و تیا کردووە زۆر پارە کەمترەکە لەوەی کە ئەگەر بە هەمان با بڵێن دیزاین و بە هەمان شێوەش دروست بکرێت ئەمە شتێکە بەدیهیە ینی شتێکی زۆزە سەراتاییە کە مناڵێکیش ئەیزانێت بەڵام ئەوەی کە باسی ئەوە ئەکات ئەمە گرانەوە ئەوە هەرزانەمە پەیوەندی بە خۆیەوەیەتی ینی چکە من لەو باوەڕام کەس ئێخەی کەس ناگرێت چ بۆ خۆراک بێت چ بۆ خۆراکی تەواو کرد بێت چ بۆ باڵندە بێت کەس ناتوانێت بە زۆر تەیرێ بە من بفرۆشێ لێرە ئەگەر خۆم ڕەغبەتم لێ نەبێت
یعنی تێرکردین من بە شوێن تێرا ئەگەڕم تێر ئەکڕم کابرا بە شوێن منە ناگەڕێت تێرم پێ بفرۆشێ کە چوشمە ئەوێ من کابرا بە زۆر نایا بە سەرمە دڵم گرتی کڕم دڵم نەیگر نایکڕم یعنی ئەم مەسەلەی بەم شێوەیە دواییش لە دوایی کەسەکە باسی ئەوە کاڵێ وەڵایی لێرە وایە و لێرە وانە لێ ئەوە تەیرەکان کێشەمە بوو لەگەڵەیە بە مەرجێکی من دەمێکم قسەم کردووە لە ساڵی 2014ەوە بەڕاستی ئەوەی بەخێوکەر بیر لەوە ئاکاتەوە پارە با بەدا و دەرمان بۆ تەیرەکانی کە نەخۆشە بیا کێشەیە بێ بە ڕوعی ئەوە ئەگەر لە سەرەتاوە بۆ باڵندەکانی ئەوەی پێویستە دابینی کا بڕوا و بێ قازانجی زیاترانی ئەگە حساوی پارەکەی پارە کەمتر سەرف ئەکات بەڵام ئەمە کێشەکە لە وایە کۆمەڵی خەڵک لە خۆیانەوە لە هەر شوێنێکە بازاڕە لە شوێنێکەوە لە خۆیانەوە قسە ئەکەن لە خۆیانەوە شت ئەڵێن با بڵین کابرایمە وتومانە جووتێ تەیری هەیە یا تەیرێکی هەیە یا دوو جووت تەیری هەیە شتێکەکرێ لە خۆی وڵە دەڵێ وەڵا ئەمە وایە ئەی تۆ چۆن ئەتوانی بە شتێ بڵێ من ئەمەی کە هەمە لێرە ئەمە متەیرمە بەردەستایە ئەگەر لە مانگی دەوە کەلا من هەتا ئێستا شتێکم بەکارێ نابێت بۆ یەکەم جارم بێ من ناتوانم بڕیار بەم باشە ئاکرا بچکە ئەبێ بزانم ئەم تەیرە بێچوو هەڵیەت بێچوو گەورە ئەبێت ئەی کاتی تولەک کاتی تولەکیش بە هەمان شێوە تەیرەکە ئەو شتانی کە هاوتە تێ ئەبێت تا دەرکەوێ بە باشی لە کاتی پشوانی تۆ یەک ساڵت ئەوێت تا بڕیار بی لەسەرەوە لە خۆی و خەڵک هەر یەکە و شتێکە لە کابرایشی عەرەب شتێ بڵاوە کاتەوە هەر هەمووی ئەوەڕێ من چا ئاگام لێ ینی هەنێ نەخۆشییانی حاڵەتی هەر زۆر بەسیتە هەنێکەیە زۆر قورسە یعنی هەنێکەیە لەوانەیە بە چایەکی بەسیت چاک ببێت هەنێک هەیە لەوانەیە بە ئەنتیبایۆتیکیش زەحمەت بێت چاک بێت دایە بەزێنێ هەرێکێ لە خۆیەوە کاکە بڕۆ سیری و لیمۆ و ئەوەی بەرێ ئاخر تۆ چۆن لە خۆتەوە ئەو قسەیەکی من زۆر برادەریەتە لایڤەکانەوە پرسیار لە منەکەڵێ وڵاتی ئەخ من لە خۆم و چوزانم بڵێم ئەم تەیری تۆ بۆچی وایە ینی تۆ تێرەکە من چوزانم بۆچی هێلکە ناکە من چوزانم بۆچی کرژە یاخود ئەوەیە بەڵام من ئەتوانم شتێ بڵێم تەیرێک کە کز ئەبێت یاخۆی جیپەکاتەوە چەند هۆکارێک هەیە بەڵام ئایا چ هۆکارێک لەو هۆکارانە لەگەڵم تەیری توە ئەگونجێت ئەمانە بێ بە خێوکەرەکە خۆی بیزانێ یاخۆ ئەم شتە کەسەکە خۆی بیبینێت خۆی ئەمە کێشەیەکی گەورەیە بەڕێزان کە هۆکاری سەرەکی ئەوە شەکە ئێمە پێش ناکەین بەداخەوە یعنی بەداخێکی زۆرەوە یڵم کە ئێمە پێش ناکەین هەمە وتومانە هەموو کەسێ سەربەستە لەوەی خۆی بڕوای پێێتی کەس ناتوانێت هیچ کەسێک جوارکا بۆ شتێک بەرامبەرەکەشی بە هەمان شێوەیە هەموو کەسێک سەربەستە لەوەی کە خۆی هەیەی چ خواردن بێت چ تەیر بێت چ هەر شتێک بێت هەردوو لا سەربەستن بەبێ ئەوەی بە بێدەنگی مەجاری کەش باسمان کردووە بەدەنگی شتێک بەدڵتە زۆر بە ئەدەبەوە بە خواحافیز خواهرنە هەریچیش ناڵێم بەڵام ئێمە ئەمە کێشەیە بەڕاستی ئەمە نەخۆشیە بەڕێزان ینی من ڕێزمەیە بۆ هەموو کەسێک کە چای ئەوە ماچەکەم بەس نەخۆشیە ئەوە لە ناو ئێمەیە یعنی کابرا ئاچێ میوە ئەکڕێت ئەمە هەزار جاریش باسمان کردووە کە ئەڵێ لەولا کیلۆی بە هەزارە لەملا بە 2000 پێڵێ مە کیلۆی بە چەنە ئەڵێ بە 2000 ئەڵێ وڵا کاکە خۆ لەولا بە هەزارە تۆ بۆی بە دوو کاکە بڕۆ لەولاری کڕە بە 1000 بۆ بە کابراکۆ کابرا لەوانەیە چەنەها کێشەی کۆمەڵایەتیژا کە شەڕ دروستە بێت لەو جۆرە شتانە لە بازاڕەکە دروستە بێت یعنی کابرا ئێمە ئەم کێشەیەمان هەیە بەداخەوە وەکوتم ئەمە لە بابەتی چیەوە هاو لە بابەتی خۆراکی تەواوکەر کە هەردووکی خۆراکە گرێتەوە ژینگە کە پەیوەندی بە ئاوهەواکەوە هەیە ڕووناچی لەگەڵ پلەی گەرمانی کە ماڵین ژینگە پەیوەندی ئەم سێشتە بە مەزبوطی بۆ تێرەکە و بە پێی قۆناغەکەی پیاڕوا بۆی دابین کە بە مەزبوطی باوەڕ بێ هەموو تێرەکان و کویەک وایە چ ئەوروپی بێ چ کوردی بێت یعنی هیچ جیاوازیەکی نییە هەموو یار باوەندەیە هەموو یەک شتە یعنی هیچ جیاوازیەک نییە بەڵام ئەمە کۆمەڵێک ئیشەکەیان بەوە ئەڕوات کۆمەڵێکی ئیشیان بەوەیە کۆمەڵێکی ئەوەش بە سەریاتی پیرۆزیشە یعنی کۆمەڵێک هەیە ئەمەی کردووە کە هۆکاری ئەوەیە تا ئێستا ئێمە هەر ئەگەڕێنەوە بەرەو دواوە من ڕێزمێ کاک فەرهاد غەریب کاک سۆران سڵاو لە بەڕێزیشت ڕێت سیستمەکانم تەڵقیح ناکەن نەکردن و هێلکەکانی پیس کرد بەڵام ئەسپێکی زۆریان هەبوو ئەوە هۆکارە ئەی طبعاً هۆکارە کاک فەرهاد چکە بە تاکیدی کە ئەسپێی هەبوو تێرەکە لەوانەیە نەتوانێت ئەو گەرمایی کە پێویستە لەشی بە حکومەوەی کە خوێنی ئەم ژێت بە شەو بیا بە هێلکەکان یاخود خۆشی نەتوانێت وکو پێویست
لەسەری بنیشێ پێشوەختی ژنێرەکەش تووشی زۆفەکە هەمە باسان کردو ئەسپێ کێشەیەکی گەورەیە بەڕاستی هۆکارە ئەویش لەوانەیە هۆکار بێ بۆ ئەوە ناوسکی نێرەکەش موهیمە فولی موهیمە پاکە ناوسکی سافە چەورە ئەمانش ینی کاریگەری هەیە سەر خۆش کاگە کۆتری جوان کاگە ئەحمەد شێخانی سڵاو لە بەڕێز چۆن ئامێری شێ و ڕاکێشانی شێ لەو دەست بکەوێت لە هەولێر هەیە لە کاک ئەحمەد وابزانام لە ئینەکان هەیە لە بالەکان هەیە بیستومە لەوانەیە هەبێ دەست بکەوێت کاک قەڵات سڵاو لە تۆش کۆکتێلەکانم تن خواردنیش دەخۆن دەبێت و کاری چی بێت وەک نایزانم کاک ئەمە ڕۆژەش باسمان کرد ئەبێ سەیری بکایکێ بۆ سیرکە بزانێ وەزیان چۆنە ینی هۆکار زۆرە بۆ ئەوە بزانام تازەش گواستونەتەوە ئەوە بۆ کۆکتێل پێی ئەچێت ینی کاتی ئەوێت تا بە تەواوەتی ئەگونجێ لەو شوێنەیە بەڵام لامو حاڵەتێکا بشانی یەکێکی بەی شارەزابێ باشتێکە کاک محەممەد کێزی سڵاو لە تۆش کاکە محەممەدجان کاک گۆران عەلی سڵاو لە تۆش کاکە گۆرانجان بەڕێزا من هەر حەزم کرد ئەوە باس بکەم چکە بەڕاستی ینی کە باسی ئەوە کرێت ئەوروپا و کوردستان و جەوی ئەوێ وایە و جەوی شتی وانە بەڕێزان ئەوە بە تەکیدی و لە 100% ئێمە باسی ئەوە ئەەکەین یعنی یەکێک لە برادران پرسیاری ئەوەی لە من کرە و ڕۆژاڵێ من مێکەم پێنجمانگە و هێلکە ئەکایان نێرەکەم پێنجمانگە و با بڵێن فول بووە من لە کوردستان دانیشت بووین لەگەڵ چەند برادێکە لەوانەشە گوێشی لێم بێدیا ئەم لای ببینێتەوە وتی توخماتەکانی من هی کەناری شتیوانیە لە کوردستانە بە شەشمانگی فول ئەبێت فولبوون چییە بەڕێزان فولبوون تۆ تەیرێک لە سێمانگی و چوارمانگیەوە تۆ نەکنی بەی هەتا فول ببێت و باش ئەوەی مەسەڵەن بڵێن هاوینە فێنکەرەوەی بۆ دانی زستانە گەرمکەرەوەی بۆ دانی ڕووناچی هەموو ڕۆژێت 14-15 سەعات ڕووناچی لەسەرەیتر گڵۆ بیا ڕووناچی دەرەوە بێت باشترین خواردنی محەفزی ئەیتێ ئەم تەیرە بە تەکیدیش بمانەوێ نەمانوێ زوو فول ئەبێت بەڵام فولبوونێک کە لە ینی بۆیە کە ئەو بەڕێزانە جاری وا بۆ 15 جووت دەکات 6 مانگ 7 مانگ جووتێکە بە هەمووی 6-7 بێت چوو ناگرێت لەبەرەوەی ئەمەنە هێلکە ئەکا و تەلقیح نییە بە خێوی ناکە ئەمە کامڵ نەبووە ئەم تەیرە ئێمە وتومانە ئەمیش وەکو مرۆڤ وایە هەموو گیان لەبەرێک کاتی هەیە بۆ باڵغ بوون بۆ ئەوەی کە پێ بگا کە بتوانرێت تۆ زووتی بکەیت یعنی تۆ نەکنی تەیرەکە ئەەکەی بە ئەنواع شێوە وای لەکەی کە فول ببێت طبعاً فول لەبێت ئەو تێرە لەبەرەوەی فولبوونەکە چۆنە بەڵام دەناوەوە ئایا ئەم تێرە بە تەواوەتی فولی ئەوە بۆ تاوەکو بەرپرسیارەتی تەواوی مێشکی بتوانێت کە هێلکەی کرد هێلکەیەکی تەندروست بکات کە با بڵێن نێرەکە تەڵقیحی کرد تەڵقیحێکی تەندروست بکات کە هێلکەکەی کرد بە وکو پێویست لەسەری بکەوێت کە بێچووی هەڵێ ناوکو پێویست لەسەری بەخێوی کات یعنی کۆمەڵێشت هەیە تۆ ئەمە هەمووی پرسیارە و کە هەمووی بە خراپە بەسەر تەیرەکە ئاشکێتەوە کاک عەدنان مامە سۆرانگیان لە کوردستان خۆمان تامانگی چەند کەش گەرمی و شێ سروشتی لەبارە بۆ جوورکردن کاک عەدنان سمۆ لە هەموو دنیاە شێ بابەتێکی کەیە شێ دروست ئەکرێت یعنی ئێمە باسی چیەکەین شێ کێشەیە چکە ئەمە بەدەست کەس نییە جاری وا هەیە لێرەش لە ئەوروپا چۆن لە کوردستان کێشەی شێزۆری کەمی هەیە لە ئەوروپاش کێشەی شێزۆری هەیە یعنی ئەم کێشەی شێمە شتێکی کەیە شێ ئەمە کێشەیەکی کەیە بەڵام دروستکردنی شێ بڵین ئەبێت دروستی بکەی بووی ئێمە باسمان کردۆ چەند ڕێگە با بڵین ڕائگیرێ ناوچە فەرقی هەیە سە برادران ئێماڵێن بۆ نمونە لە پێنجون و لە مەنتیقەی چۆمان و ئەو مەنتیقانەی کوێستانن لەوانێت تا ناوڕاستی مانگی 6 تۆ بتوانی تەیە جووت بکەیت گرنگ ئەوەیە تۆ ئەبێت جەدوەلی خۆ بزانی ساڵانە تۆ لە پێش وەختەوە جەدوەلی خۆت دائانەی بۆ نموناڵی لە 15-12 من تەیر جووت دەکەم ئەبێت تۆ تا با بڵێن تاوەکو 20-11 تەیرەکانە لە قۆناغی پشووا بن دوای ئەوە وردە سێ هەفتەیەک دانەنەی بۆی ئامادەیان بکە یعنی ئەبێت تۆ جەدوەلێ هەبێت بەڵام لای ئێمە بڕواتان بێ هەمومان ئەیزانین یعنی من حەزەکەم کۆمەڵێک کەسەیە کە
تەنانەت لە عەرەبەکانیشا من وەختی خۆیان قسەیان پێوتن کە زۆریان عاجز بوون لێم کابرا دانیشتۆ باسی بەخێوکردنی زانستی ئەکات بەڵام سێرەکەی لە مانگی 11 بێچووی هەیە یعنی لە مانگی دەوە دەستی کردووە بە جووتکردن باشە جووتی کردو ئەی تۆ کێم تێرانە دەخەیتە قۆناغی توولەکەوە یعنی ئێستا لێرە ژوایە لێرەش کە گەرم ئەبێت ڕۆژانی گەرمای شەڵا پەنجەرەکە داناخەم ئەم جارە ئەم ژوورە ئەبێ بە 35 دەرەجە ناچار چیەکەم پەنجەرە دائێمەوە یعنی دەڕابەمەیە دەڕابەکە دایەمەوە ژوورۆ فێن کە بێتەوە بێ بە 22-23 بۆیە ئەڵین ئێماڵین لە دەرەجەی 16 و 18 ڕای بێنە بۆچی بۆی وردە وردە کە ئەبێ بە 20-21-22 شتەیرەکە ئاسایی ئەبێ بەلایەوە بەڵام تۆ لەسەر 22-23 ڕاوێناوە کە دنیا گەرم بوو زۆر مشکلەیەکی گەورەیە ئەمە چکە تیر ئەبێ لە 28 تا توولە کات خۆی لە 28 تا ئەبێت توولە کات ینی لە حاڵی تەبیعیە کە بەردەوام بێ 28 تێماڵی نەک ڕۆژێک دوو ڕۆژ بەڕێزا من چای هەمووتان ماچەکەم هەر با لایبەکەش زۆر دوور و درێژ نەبێ حەزم کرد باسی ئەو بابەتە بکەم بۆ ئەوەی ڕوون بێت کە ئێمە زۆر دەمێکە باسیەوەمان کردووە بابەتمان لەسەر نووسیوە بەڵام دووبارە حەزم کرد باسی کەم چکە زۆر لە برادران مناقەشەیەوە هاکەن جەوی ئەوروپا و جەوی کوردستان و ئەمانە من حەزم کرد لەسەرەوە قسە بکەم من چاوی هەمووتان ماچەکەم هیوادارم هەموو لایەک تەندروست و باش من و هەچ کەم و کوڕێکی شەو بێت داوای لێبوردنەکەم خواتان لەگەڵ